مام عەبدوڵڵا خەڵکی گوندی باتاسە زیاتر لە 20 ساڵە خەریکی چاندنی برنجە و بەشێکی بژێوی ژیانی لەسەر بەرهەمهێنانی برنجە. دەڵێت ئەو برنجەی ئێمە دەیچێنین باشترین برنجە لە هەرێمی کوردستان و تام و چێژێکی تایبەتی هەیە. داواکارە لە وەزارەتی کشتوکاڵ هاوکاریان بکات. زیاتر لە 20 ساڵە ئیشیمە برنج چاندنە و ئەو برنجەی باتاس بەناوبانگە بۆیە خۆی لە دوومانیەکەی. برنجی باتاسش برنجێکی زۆر یعنی لە عێراق بەناوبانگە برنجی باتاس. برنجەکەشمان برنجی باشە بەس داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم هاوکاریمان بکاتن یعنی کەم و کڕی گەلک زۆرمان هەیە لەوەی کە جۆگەکەمان لۆ بکرێت جۆگەکە بە هەمووی هەیە جۆگە هەمووی سەبکرایی باتاس یەک جۆگ ئەو جۆگەمە ئەو جۆگەش زیاتر لە زانی لەوانکە فەلاحی هەیە. سەرپەرشتیاری ئەو زەویانەی کە دەکرێنە برنج لە گوندی باتاس باس لەوە دەکات باشترین برنج ساڵانە بەرهەم دێنن و پێویستە لەسەر وەزارەتی کشتوکاڵ ئەو ئاستەنگانەی کە بۆ بەرهەمهێنانی برنج دێتە ڕێگایان چارەسەریان بۆ بکات و بۆ ئەوەی لە داهاتوو زیاتر گرنگی بە وەرهەمە بدەن. ئەو برنجە تامەکی زۆر خۆش و شیرینی هەیە زۆرش پارێکی باشش ئەکاتن لە هەموو برنجەکانی هەموو شوێنێکی گرانترە لە سولێمانی لە هەولێر لە بەغدا لە هەموو شوێنێکی دێن ئەو برنجەیەکڕن هاتا بگرە مەم چینە لۆ خارجش بڕاتن ئەیبەن ئەینێرن بە دیاری ئێمە ئەو برنجەی ئەچینین بیدایەت عاردەکەی ئازرەکەین کە عاردەکەن ئازر کرد ئەیکەینە گۆل کە کرا گۆلە ئەو جاتۆیەکەی پێوەرەکەین پاشان ئاوەکەی معدەلە ئاوی لەسەر نابڕین شەو ڕۆژ ئاوی دەبی لەسەر بیتن کاتەچی کەشین بوو گەورە بوو ئەو جا دەرمانی لێدەین و دەرمانەکەن لێدا بژارەی دووبارە فەلاحەکان بەناو ئەکەونەوە ئەو جایی دەناوی ماوی جایەکەی دەردێنن ئەوانەی کە زیان بەخشن پاشان کە خاوین بووە لێگەڕن تاکو ئەبیتە 6 مانجی ڕێک هەتا 6 و نیوە ئەڕواتن برنجەیە. لەگەڵ ئەوەی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتوکاڵ بە بەرنامە و بڕیارەکانی هاوکاریەکی باشی جووتیاران دەکات جووتیارانی گوندی باتاس داواکارن زیاتر خزمەتی ئەو کەرتە بکرێت و ئاوری زیاتریان لێ بدرێتەوە. وەڵاهی برنجی باتاسە تابرەی دەرەجە یەک برنجە سەدری هەیە کوردیشی هەیە دەرەجە یەک برنجە لۆ بازاڕیش زۆر باشە و دومین جاریش ئەگە حکومەت هاوکارین بکە و ئینشاڵا و قەیرانە شەرەگرین لەسەر کوردستانی. لە گوندی باتاس ساڵانە 2 جۆر برنج دەچێندرێت لە جۆرەکانی سەدری و دەنچی خڕ کە تەمەنیان 6 مانگە داواکاریەکی زۆری لەسەرا لەبەر تام و چێژەکەی و جوانی جۆرەکەی. هاوەڕ عەباس گەلی کوردستان گوندی باتاس.